بەر لە دۆخەکە پیرۆزبایی ساڵی تازە لە تەواوی خەڵکی کوردستانەکەم بە تایبەتیش خەڵکی گەرمیان هیوادارم ساڵێکی نوێ و خۆش بەسەر بەرن. سەبارەت بە مەسەلەی پرۆسی سیاسی لە عێراق و پرسی سەرۆکۆمار ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردووی پەرلەمانی عێراق بۆی دەرخستین کە عێراق و لە عێراقا موسساتی تری ئیشەکرێ، دامەزراوەکان یاعتیباری زۆرترە و پێگەی دامەزراوەکان بە پێی تەوقیتاتی دەستوری زۆرتر ڕێز لێگیراوە بە بەراورد بە هەرێمی کوردستان کە تا ئێستا ئێمە پەرلەمان کاران نەکراوەتەوە، حکوومەتێکی کاربەڕێکەرمان هەیە و دەستورمان نییە و سەرۆکایەتی هەرێم چەند ساڵێکە نوێ نەکراوەتەوە. ئەمە دەرخەری ئەوەیە کە ئیرادەیەک هەیە لە کوردستانە نایەوێ موسسات حکومکە و مەرجعی سیاسی و یاسایی و شەرعی لە کوردستانە ناگەڕێنەوە بۆ موسسات و ئەم دۆخە هەموو لایەک ئەبێ بزانێت کێ لێی سوودمەندە. ئەو عەقڵیەتەیە کە تا ئێستاکە نایەوێت لە کوردستانە بۆ نمونە دەستورمان هەبێت، دەستور فەسلی بینی سوڵەتات بکە و ئیرادەی قانونی و دەستوری لە هەرێمی کوردستانە بچەسپێنێ. بەداخەوە ئێمە دوای ئەو هەموو خەبات و خوێن و شەهید و قوربانی و شۆڕشە ئەبی بینین عێراقێک کە ئێمە پێمان وابوو ئێمە دروستمان کردوێتەوە، دۆخی دامەزراوەی، دۆخی تەوقیتاتی دەستوری، دۆخی ڕێزگرتن لە ئیرادەی خەڵک لای ئەوان باشترە تاوەکو ئێمە. بە دڵنیاییەوە هەم لە کوردستان و لە عێراقا بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان نە پرۆسەی سیاسی باشە ڕوا بڕێوە، نە دامەزراوەکان باشە چەسپێنرێن و یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە هەرێم و هەم لە بەغدا و هەم لە سەر ئاسی مەنتیقەکەش هێزێکی گوێلێگیراوە و هێزێکیشە ئێمە تاقیکردنەوەمان هەیە کە لە ڕاستیە هێزێکە ئەتوانێت هاوسەنگی بپارێزێ و هەندێک جار قوربانیشدا بۆ ئەوەی دامەزراوە دروست بێ. ئەوە لە ساڵانی ڕابردوو بە بیرتانە لە پێناو ئەوەی کە ئێمە دەستورێکمان هەبێ خەڵکی تر بۆ پێگەی سەرۆکایەتی هەرێم چەند تەقەلایەکە ئێمە داوامانەکرد لە هەرێمی کوردستانە دەستورمان هەبێ و لە ئێستاشدا ئێمە لەگەڵ ئەوەین کە لەسەر ئەساسی بنەمای دەنگ و کورسی پۆستەکان عادیلانە لە کوردستاندا بەش بێ بۆ ئەوەی حکوومەتێک بێتەکایەوە حکوومەتی هەمووان بێت.